عقدێکی تێوی زۆر بەهێزە عقدی زەواج ئەو پەیمانەی کە پڕێک لەگەڵە ئینسانێت بۆ نمونە پەنجەرەکەی چییە شوشەکەی چییە باشە ئاوەڕۆکەی چییە لە کاتێکە لە خانووەکەی ترە گیری خواردە بەدەست ئاوەڕۆکۆتایزە سەنی ئینسان مەفروزە پێشبینی بکات کە پێشبینی نەکرد مەفروزە ئەم خولە ئێمە ئامانجمان هەیە کۆمەڵێ بابەت هەیە کە ژنان پێویستە ئاشنا بن پێوە بە تایبەتی ئەو بابەتانەی کە تایبەتن بە تەندروستی دەرونی خۆیانەوە ئێمە لێرەدا ئامانجی سەرەکیمان ئەوەیە کە ئەم ژنانە بەشداری ئەکەن لەم خولە ئەوانیش دواڕۆژ بتوانن لە ڕێگەی ئەو ئیشەی خۆیانەوە یاخود ئەو شوێنەی کە تایە ئیش ئەکەن هەموو ئەو بابەتانەی کە وەریان گرتووە و سوودیان لێبینیوە ئەوانیش وەکو ڕاهێنەرێک بتوانن ئەو بابەتانە بە جوانی وەکو خۆی جێبەجێ بکەن و هەروەها بتوانن لە ڕێگەی شارەزایی خۆیانەوە بیگەیەنە کەسانی تر. ئەم خولەی کە ئێستا بەڕێوەبەراتی خۆپاراستنی تەندروستی گەرمیان بەهۆبەی هۆشیاری تەندروستی لەگەڵ ئیداری گەرمانە ڕایگەیاندووە بۆ 25 خانمە بۆ ماوەی 10 ڕۆژ کە کار لەسەرەوەکەین بتوانین کارەمەیان بەرزکەینەوە لە بەکارهێنانی ئەو زانیاریانە کە پێیانە بەخشین لە ڕێگەی سەرچاوەکانەوە و بتوانین قەناعەتیان بگۆڕین سەبارەت بەو دروشمانی کە بەرزیان کردوتەوە و ئاراستەیان بگۆڕین بە شێوازێکی دروست بەرەو ئامانجێکی دروست. من وەکو بەشداربوویەک لەم خولە هەموو وەکو ڕێنماییکارێکی پەروەردەیی هەمووکو دایکێک یعنی سوودێکی زۆر بە ئێمە ئەگەیەنێ چیوەکەوەی کە دایکێکی نمونەیی بین خێزانێکی سەرکردە بین هەمووکو کارەکەم لە بوارە پەروەردەیەکەمە بتوانم یعنی خزمەتێکی باشتر بە کۆمەڵگەکەم بکەم. تەئسیری ئەم خولانە لەسەر ژنەوە لەسەر ئافرەتەوە ئەبێت خۆت بناسیتەوە تا بزانی چۆن تەعامل لەگەل پیاوت بکەیتەوە لەگەل مناڵت بکەیتەوە بە ڕۆحیەوە دوای ئەوسا بەجەستیەوە بەزەختەوە و ئەو شتانەوە ئەوە ئیسیفادەی ئەم خولەیە بۆ ئێمە ئەبێ خۆم بناسمەوە خۆم لەسەر خۆم ڕازی بێم خۆم لە هەموو تەسەڕف خۆم ڕازی بێم ئەگەش غەڵەتی لە خۆم دۆزیمەوە کە بزانم چۆن ئەم غەڵەتە سەحی بکەمەوە. حامیانێکێک لە بەرزترینی علمەکان لە جیهانە بۆ خۆت وەیەسئەلونەکە عن الروح قل الروح من أمر الله ڕۆحی هەیە ئەبێت تۆ دەرجەستەی بێ داتخستووە هەمووی بۆتە مادیات باشە ناچارە سەرکەوتووترە من ئەمما تێگەشت نه یعنی نه فکرەکە ئەمەدانێ کاتێک سەر تۆ کاریگەریشی لەسەر